ئەمەی کەیبن ئەزانن چییە؟ توخوا گوناح نییە لە خاکی کوردستان بەو هەموو پوش و پاوان و پەڵاشا بەو هەموو گوند و بنار و چیا و بەندەنەوە کەسانێک دابنیشن ڕێقنەی مریشک بن بە ئاژەڵ لە وڵاتان سێ و قۆخ لە هەندێک لە کێڵگەکانە ئەیان بە ئاژەڵەکان بۆی تام و هەڵاو و کواڵەتی شیرەکان خۆش بێت. کاک حەکیمێکێک لە میوانەکانمە باسی ئەوە کا بەڵێ بەداخەوە بە تایبەت لە ڕابردووە و ئێستاش بەڵام ئێستا لە سلێمانی کەمتر بووەتەوە هێشتا هەر بۆنی ناخۆش لە هەندێک گۆشت دێ. هیوادارم مامۆستایانی ئاینی بەڕێز لە وتاری ئەم هەفتەیانە باسی ئەوە بکەن هەرچەنە خۆی زانن کەس نییە نەزانێت بەڵام بیریان بهێننەوە کە ئەو پارەیە بە تەواوی حرامە. هەرچەندە حرام نیوە و تەواوشتیتیانە حەڵاڵ و حرام بە نەس دیاری کراوە بە ئیجتیهادی زانایانی ئاینی. ئەمەی کەیبینن ئەمە ڕیقنەیە، ڕیقنە ئەیرێ بە مەڕ و ماڵات. ئەخر ئەمە ئەبێت ئەمە کارەسات نییە؟